سلااو هاوڕێیان بەخێرم بۆ ڤێم پۆدکاست بابەتی ئەڵلقەی ئەمڕۆمان تایبەتە بە تونوتیژی دژی ژنان و بە تایبەتی بەشی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان بۆ باسکردنی ئەم بابەتش زۆر بەڕێز ڕازمان لەگەڵە بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان و هەروە خێزانیش زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. ئەگە بکرێت سەرەتا باسێکی لە خۆت و هەروەها دامەزراوەکەش بکەی بگورە بەڕێوەبرایەتیەکە کە لەکەیەوە دامەزراوە و هەروە ئەرکەکانتان چیە؟ بەڵێ من ڕائید ڕاستفریا بەرپرسی ڕاگەاندنم لە بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان و خێزانی سلێمانی. ئەگەر باسی مێژوویەکی کورتی بەڕێوەبرایەتیەکە بکەین، ئەم بەڕێوەبرایەتیە لە ساڵی 2007 لە دوای کوژرانی دوعاوە دروست کرا و دامەزرا بە فەرمانێک و سەرەتا ئیش و کارەکانی تەنها بە دواداچوونی کێشەکان بوواتە ناوی بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی نەبوو. دوای ئەوەی کە لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی جێبەجێکرا، ئەو کاتە ئێمە ناوی بەڕێوەبرایەتیەکەمان لە بەدواداچوونەوە بوو بە بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان و خێزان. توانیمان کە لە ساڵی 2015 چەند نووسینگەیەکی سەر بە بەڕێوەبرایەتی بکرێتەوە بۆ لێکۆڵینەوە لە کەیسەکانی تونوتیژی بە شێوەیەکی عام لە ناو چوارچێوەی خێزانە. واتە بڵین ئەم کەیسانی کێتە لای ئێوە تەنها ئەو کەیسانن کە بڵین تونوتیژەکە لە ناو خێزانە بووە؟ بەڵێ لە چوارچێوەی خێزان واتە بڵین هەتاکو پلە چوار، واتە دایک، باوک، بور، خاڵ، مام، طبعاً خوشک و برا و بە هەمان شێوە بۆ کەسوکاری هاوسەرەکەی. ئەمە لە چوارچێوەی خێزانە ئەو کەیسانن کە ئێمە معنین بە ئیشەکانیان و ڕاپەڕاندنی سکاڵاکانیان یان هەر کێشەیەک کە هەیەیان بێ. زۆر باشە. ئەوتان لە ساڵی 2007ەوە ئەم بەڕێوەبرایەتە لە کارایە. ئایا بڵین بە درێژایی ئەم چەند ساڵە کە بڵین کەیسەکان هەبووە کەیسی بڵین تونوتیژی دژی ژنان دژی خێزان بۆ شێوەیە، ئایا لەم ساڵانی پێش بڵین پێشووە لەم چەند ساڵی پێشووە با بڵین هیچ کەیسێک هەیە کە بڵین ڕووی لە زیادبوون کردبێت؟ بە زۆری ئەو کەیسانەی کە یعنی بەڕێوەبرایەتی ئێمە طبعاً ڕوبەڕووی یەکێک لە جۆرەکانی تونوتیژی بوونەتەوە، جا جەستەیی یاخود سێکسی بێ یاخود دەرونی و لە ئێستاە تونوتیژی ئەلەکترۆنیمان هەیە و لەم ساڵانی دواییە بەداخەوە کێشەکانی تونوتیژی ئەلەکترۆنی ڕووی لە زیادبوون کردووە. بەڵێ بڵین تونوتیژی ئەلکترۆنی ئەگەر بکرێت تۆزە زیاتر لەسەر ئەوە بۆمان بدوی کە ئایا بڵین چی بە تونوتیژیەکی ئەلکترۆنی هەژمارەکرێ بۆی ئێمە هەراسانکردنی ئەلکترۆنیمان هەیەواتە ئەو کەسانەی کە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن یعنی بەخراپی بەکاریان ئەهێنن و ئەبنە هۆی هەڕەشەیەکی زۆر لەسەر ئەو کەسانەی کە کەوتونەتە داوی ئەو کەسانەی هەراسانکارەوە بڵین بە مقابل بە بڵاوکردنەوەی وێنە، واتە هەڕەشیان لێکن بە بڵاوکردنەوەی وێنە یاخود شتێکی شخصی ئەو کەسە یاخود کاری نەشیاو. زۆر باشە. ئەی باڵین ئێستا تێگەیشتین کە بڵین تونوتیژەکان چین وەکی ئەزانەکە قوربانیە، بەڵام دوای ئەوان شێوازی پەیوەندیکردنەکە بە ئێوە چییە؟ بەڵێگە باسیکەوە ئەو کەیسانەی ڕوبەڕووی تونوتیژیە بنەوە سەردانی نووسینگەکانەکەم بۆ تۆمارکردنی سکاڵا یاخود ئەگەر ڕاوێژێکیان هەبێت ئەتوانن سەردانی سنتەری ڕاوێژکاری خێزانی بکەن لە ناوبارەگای بەڕێوەبەرایەتیمان ئەم سنتەرە کە پێکهاتووە لە چەند هۆبەیەک، خۆشبەختانە هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی لەیە کە پێکهاتووە لە چەند توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی و یاسایی ئەتوان لەوێ ڕاوێژی خۆیان بکەن یاخود هێڵی گەرمی 190 کە 24 کات ژمێر کراوەیە. ئەم هێڵە لە خزمەت هاوڵاتیانە بەبێ جیاوازی تەمەن، ڕەگەز، ئاین و بەبێ بەرامبەرە. لەبێ کەسی مختص جوابیان ئەیاتەوە هەر کاتێک بیانەوێ مەسەلەن زۆر کات پەیوەندی کراوتەنها بۆ ڕاوێژێکی یاسایی ڕەسەن وەڵامەکەی خۆی وەرگرتووە و بە هەمان شێوە تیم مۆبایلمان هەیە کە ئەمانە تیمێکی گەڕۆکن ئەفسەرێکی ئافرەت بەڕێوەی ئەبات بۆ ئەو کەیسانەی کە لە ماڵەوە ناتوان بێنە دەرەوە بڕیاری دادوەر ئەتوان سەردانی ماڵەکە بکەن و وتەکانی لێوەرگرن یان هەر کێشەیەکی هەبێ بە گوێرەی توانە و لە چوارچێوەی ئەو کاری کە بە ئێمە سپێراوە بۆی چارەسەر بکەن. زۆر تەواو. ئەی باشە دەربارەی ئەوەی کە ئەو کەیسانی کە بڵین کەیسی تونوتیژین بڵین هەندێکیان هەن کە ئەگەنە بەردەم دادکاو ئەبن بە کەیس و بڵین هێنرێتە لای ئێوەی بەڕێز، بەڵام ئەو کەیسانەی بەڕای ئێوە کەیس زۆرە کە بڵین ناگاتە دادکا یاخود بڵین ریپۆرت ناکرد کەسەکە ئیتر بەر هۆکارێک بێت کە ریپۆرتی ناکات؟ بەڵێ وەکووتم بە گوێرەی ئەو جۆرە تونوتیژانی کە بەرامبەریان کراوە
بۆ نمونە بڵین ئافرەتێک کە هاوسەرەکەی تونتیژی بەرامبەر کردووە زۆر کات ترسی زۆرە لە دەستدانی منداڵەکەی و یاخود سەرچاوەیەکی دارایی نەبێت مەسەلەن بڵێ من ئێمە دەرەوە لە ماڵەوە چۆن بژیم یان پشگیری کە سوکاری نەبێت زۆر کات کە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە زۆر باوە کە سوکاری ئەو ئافرەتە کە داوای مەسەن بیەوە داوای جیابوونەوە بکە ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک وەرێ ناگرین یان ئێمە سپۆنسەرێ ناکەین لە وەرگرتن یان ئەگە وەریشە بگرین مناڵەکانە وەرناگرین بۆیە مەجبورە خۆ ئەم مۆزوعانە سەد ئەکا یا هەنێکات ڕوبەڕووی تونتیژەکە بۆتەوە بەڵام هاوسەرەکەی دەست بەجێ داوای لێبورد نەکات ئەویش ئەی بورێ و بەم شێوەیە سەدی مۆزوعەکەی ئەکات بۆیە ناگاتە لای ئێمە ئەو کەیسانە. باسی ئەوت کرد کە بڵێن ئەندێک کەسێک کە توژەکان بەرامبەرەکرێت دوای ئەوتوانن داوای شێڵتەرکەن پرسیارێکم لەسەر ئەوەیە کە بڵێن ئەو کەسانی کە بۆ تووشی تونتیژەکە بوون و ئێستا پێویستیان بە شێڵتەرە یاخۆ پێویستیان بڵێن بە ئەمری حیمایە پێما بێ ئەگەر وشتە قانونیەکەی بڵێن ئەم شێڵتەرانە ئەدرێ بەکیەوە ماوەی چەنی پێچێت تا بوو شێڵتەرەکەی بۆ دەرخانەکرێت و ئایا پێویستە چی بڵێن پێشکەشکا بۆ ئەی کە بڵێن تۆ کەیسێکی کە شێڵتەرە پێویستە هەر کەیسێک کە بۆ حاکم دەرئەکەوێت بۆ دادوەر دەرئەکەوێت کە بەڕاستی مهددەوە تا هەڕەشەیەکی هەیە لەسەر ژیانی ڕاستەوخۆ بە ئەمری دادوەر دەچێتە شەڵتەر و بێجگەلەوە ئەو کەیسانەی کە کێشەکانیان یەکلا نابێتەوە و شوێنێکی مانەوەیان نییە بمێنەوە تا کێشەکان یەکلا بێتەوە لەو کاتەیە لە شەڵتەر ئەمێننەوە تاکو کێشەکان بە چارەسەر ئەگا و ئەچێتە دەرەوەی شەڵتەر. زۆرتا ئەگە بچینەوە سەر کەیسی تونتیژی بڵین جەستەی یاخۆ بڵین تونتیژی سێکسی زۆر بڵین هەن ئەو کەسانی کە بڵین تونتیژەکان بەرامبەرەکرێ بڵێن ئەکەونە حاڵەتێکی شۆکەوە کە زۆر کات هێوان لێ نازانن داوای یارمەتی لە کێ بکەن یاخود باجار هەیە کە مەسەلەی شەرم هەیە مەسەلەی بڵین ئابروو هەیە کە نازانن کە ئاگە تەلەفۆنەکە بکەن چەند کەس ئایان بینیە چەند قسەیان لەگەڵا ئەکات کەیسەکان چی لێت ئاینترسی ئەوان هەیە کە شتەکە بڵین زیاتر ئاشکرا بێت ئامۆژگاری ئەوە چێ بۆم لە هەموو نووسنگەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونتیژی هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی هەیە بە هەمان هۆبەی کە باسم کرد لە سەنتەری ڕایشکاری خێزانی کارەکانیان بە شێوەیەکی زۆر نهێنیانەیە واتە نهێنی پارێزن و هیچ کەسێک ترسی لەوە نەبێ کە سەردانی ئەم نووسنگانە ئەکات چونکە بەتایبەتی لە تونوتیژی سێکسیە مەفروزە ئەو کەسێک کە ڕوبەڕووی ئەو تونوتیژی ئەبێتەوە بەبێ ویستی خۆی ئەتوانێت لە ماوەی 24 کاتژمێرە بەبێ دوو دڵی سەردانی نووسنگەکان کا بۆ ئەی بتوانێت حەقی خۆی وەرگرێت چونکە ئەگەر لاباد ئیشەکانی ئێمە قورسترە بێت لە بەدواداچوونی کێشەکەیە یان لە وەرگرتنی بڵێن ئەو سامپڵانەی کە ئێمە مەبەستمانە بۆ پزیشکی دادوەری و ئەو کەیسانەی کە سەردانی سنتەی ڕاشکاری ئەکەن بە هەمان شێوە ئەتوانن پاڵپشتێکی تەواو وەربگرن لەو توێژەرە کۆمەڵایەتی یاخود دەرونیەی کە لەوێ هەیە زۆر بە شێوەیەکی گونجاو و بە شێوەیەکی ئەکادیمی گوێ لە کێشەکانیان ئەگیرێت و چارەسەریان بۆ دۆزرێتەوە. بەڵێ ئەم تونتیژانە بڵێن ئەگەر تونتیژیەکی بڵێن جەستەی بێت وەکووتمان هەندێک جار هەیە لە نێوان خێزانیشا بڵێن ئەمەش کەیسەکەکەیتە لای ئێوە وایە بڵێن تەنها لە ناو خێزانەکە بێ و ئەگەر بڵێن لە کەیسەکە ئەگەر لە دەرەوەی خێزان بێت تونتیژی بەرام کردکران بێ لەم کاتەیە وەکو بڵێن پێی زانیاری ئەوە پێویستە پەیوەندی بە کێوە بکەن ئەم کەسە. بەڵێ کە لە دەرەوەی خێزان بێت ئەتوانێت سەردانی نزیکترین بنکەی پۆلیسی لای ماڵی خۆیان بکات یاخۆ کاتێک کە پەیوەندی بە هێڵی گەرمی 190 ئەکات بڵین لەو کەسەی کە پەیوەندیەکە وەرەگرێ ئەتوانێت زانیاری تەواو وەرگرێت کە چی بکات و چی نەکات و ئەگەر ناو خێزان بوو ئەوە ئێمە سێ نووسنگەمان لە ناو شاری سلێمانی هەیە نووسنگی ڕۆژهەڵات ڕۆژئاوا بەکرەجۆ کە بە گوێرەی سنووری جوگرافیای سلێمانی دابەش کراون بە زووترین کە ئەتوان پەیوەندی بەو شوێنانەوە بکەن و ویستم ئەوەش بڵێم هەر کەیسێک کە سەردانی نووسنگەی سەر بە بەڕێوەبەرایەتی ئێماکە سەرەتا کە گوێ لە چیرۆکەکەی ئەگرێت لەلایەن لێ کۆڵەرەکەوە ئەگەر پێویست بکات واتە یەک تۆز مەجای ئاشتەوایی هەبێت نایکا بە پەڕاو بیخاتە بەردەم دادوەر خۆیان لەویا کێشەکە چارەسەرەکەن لە ڕێگەی هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی و یاسایەکەی کە باسم کرد و چەندین کەیسیشمان خۆشبەختانە بەم شێوازە ئاشتەوایی بۆ کردووە لە نووسنگەکانمانە زیاد لە 100-200-300 کەیس هەبووە کە بەم شێوەیە ئەلحەمدولیلا کە چارەسەر کراو نەبووە پەڕاو کە ئەمە ئینجازێکی زۆر باشە بۆ بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە چونکە خۆتان ئەزانن ئەگەر ئەو کەیسانە ببنە سکاڵاو بە گوێرەی یاسا
ئەویان بکرێ ینی لەوانەیە کێشەکە ئەو بەو جۆرە نەبێ بەڵام گەورە ئەبێت بۆیە وا باشترەکە لە ناوخواانە چارەسەریکەن هەر نەبوو ئەو کاتە لە ڕێگەی ئەو خزمەتگوزار و دەرونی کۆمەڵایەتەوە ئاشتەواییان بۆ ئەکرێت. زۆ سپاس دەکەم. ئەمە پرسیارێکەمان نەماوە ئەگەر شتێک هەبێت بەڕای تۆ کە گرنگە کە باز بکرێت کە بڵین بیستەران گویان لێبێ ئاگداری بن ئەگە شتێکی وا هەبێ لای تۆ. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو باسم کردو جەختی لێکەمەوە هێڵی گەرمی 1924 کاتژمێر کراوەیە بەڕووی هەموو هاوڵاتیان بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن و وەکوتم و هەروەها هەر کێشەیەک هاتە ڕێیان خوا نەخواستە ئەتوان لە ناوخۆیانە بە شێوەی گفتوگۆ چارەسەری کێشەکانیان بکەن و هەر نەبوو ئەتوان لە ناوخۆیانە کێشەکەیان بەرنەیەکێک لە نووسنگەکان یا خوسنتەی ڕایشکاری خێزانی و کەسی سێم تەداخل نەکات چونکە کەسی سێم زۆر کات کێشەی زیاتر دروستەکە لە ناو خێزانەکانە. دەستەکانە خۆش بێت و زۆ سپاسی تۆکەنی زۆ سپاس بۆ گوێگرتنتان.